نەخۆشیانە کە بڵاو دەبێتەوە فێری چیمان دەکا؟ خەڵکی زۆربەی خەریکی زەخیرە خستنە، بەشی مانگی 2 مانگ 3 مانگ 4 مانگ زەخیرە ئەخا بۆ ئەوەی نەک بڕۆ لە بازار لە مارکێتێکا شتێ بکڕێ هاچەنێ دەترسێ ئەترسن دەزەمە و خواردنەوە خەڵکی دەستی پێوە دابێت. یەکراونە ئینسانە جا بەم شێوەش نەبێت جاری پشت بەخوا ببەسە، ورەت بەرز بێ، بمری خوالێت خۆشە بێ، نەمری هەر خوالێت خۆشە بێ و گوناهت پێوە نامێنێ. کەواتە مەترسە، ورەت بەرز بێ، خۆڕاگر بە. چۆن زەخیرە دەخەی بۆ گرانی، بۆ نەخۆشی، بۆ قەبر و قیامەتی خۆشت زەخیرە بخە. گرانی لە بازاڕە دروست مەکەن. مسلمانی وایە دەڵێن لەم 2 سێشەوەی پێشوە 25 فەردە برنجی کڕیوە، هەی بتۆقی تخوا ئەمانە ناو کۆمەلگا چی سوودێکیانێ؟ ئەمانە ڤایرۆس و سەرەتانی کۆمەلگان. 25 فەردە چی لێەکەی؟ بەس پێم بڵێ لە ماڵەوە. بازاڕەکان بە قۆرق نەکەین، ماڵی خەڵکی بە قوڕ نەگرین، خەڵکی فەقیر نەتۆقێنین، لە خوا بترسین، پشت بەخوا ببەسە. حتا لە دنیادا مابی، حتا یەک دەنگ برنجی تۆ مابێ، ڕستی تۆ مابێ، خوا نادمرێنێ. ئیتر بۆچی ئاوا ورەت ڕووخاوە؟ تۆزێ خۆڕاگر بین بە. وەڵی مسلمانی وا هەیە سوێن بەخوا ڕەمەزان دێتە پێشەوە ئەوەندە شتەکڕێ جەژنی قوربانیش تەواو نابێ. کاکەمەی بۆچی ڕەمەزانەوە ئەوێت بترسی بتۆقی؟ نەخۆشیە بڵاو بێتە خەڵکی تەواو، هیچ نامێنێ لە شارەکانە، مارکێتەکان سافە بن، پڕ بنەوە. لە چی؟ لە خەڵکی. ئەشیاکانیش کۆتایی پێدێت. لەخوا بترسین. مسلمانی ڕاستەقینە بین، خاوەنی عەقیدە و بیر و باوەڕ و ئیمان بین، خوای گەورە هەر شتێک نەیەوێت توشمان نابێت، دنیاوی ناوێت ئەوەندە بە قورسی بیگرن.